ناوم ئاکار عەلیە خاوەنی پرۆژەی بەرهەمهێنانی قارچکم. سەرەتای هێنانی ئەم بیرۆکەیە من لە سۆشیال میدیاوە وەرم گرت و من لە ماڵ خۆمانە لە ژوورێکی بچووکە سەرەتا دەستم کرد بە تێستکردن ئەنجامێکی باشمە بوو سوپاس بەخوا و ئێستا شوێنەکەم گەورە کردووە و ئەم بەرهەمەم هەیە سامە قارچکی سەدەفیە بەرهەمی قارچکی سەدەفیە کە هەیە وەک قارچکی کوردەواری وایە. بۆ بەرهەمهێنانی قارچک سەرەتامە پێویستیمان بە کا ئەبێت کای گەنم یاخود کای جۆ یاخود کای برنجی کوردی کێشەنیە هەر کامێکیان بێت بەڵام مەفروزە ئەو کایی کە ئاەت کایەکی زبر بێت و نزیکی 6 بۆ 7 سعات بکۆڵێنێت بۆی هەرچی ڤایرۆس و بەکتریای ناو ئەو کا هەیە بۆ ئاوە گەرمە لەو پلە گەرمیە لەناو بچێت و ئێمە کەمپۆستمان ئەم کەمپۆستە کە ئەیهێنین بە لە تاقیگە پەرەی پێدرێت و ئامادە ئەکرێت و بۆ ئێمانێرێت ئێمەش لێرە دەسەکەین بە چاندنی قارچکەکە لە کیسەکەین قارچکەکە لەگەڵ کاکە لە کیسەکەین و بۆ مدەی 5 ڕۆژ تا 7 ڕۆژ لەسەر سندوق بێت یاخود تەختە بێت دائێنێ بۆی ئاوە چۆڕ کات و ئاوی ناو کاکە هەموو بێتە خوارەوە. دوایەوە دەسەکەین بە قۆناغی هەڵواسین هەڵیانەواسین بەم شێوازە هەڵیانواسین کیسەکان دواتر دەستکەین بە قۆناغی کوونکردنی کیسەکان بۆی قارچکەکە بێتە دەرەوە و ڕۆژانە بە بەردەوامی 2 جار بۆ 3 جار ئاودانی پێویستە و ڕادەی شێی پێویستە مەفروزە ڕێژەی ڕادەی شێەکەی لەسەر و هەشتاوە بێت بە بەردەوامی و پلەی گەرمی سەرەتا پێویستەکان لە 25 بێت دواتر تا بەرهەمێت پلەی گەرمیەکەی دابەزێنیت. قارچکە کە کاتێک تۆ ئەیچێنیت بە فلاشە 6 فلاشی پێوە بێت هەموو فلاشێک نێوان هەر فلاشێک پێویستی بە 15 ڕۆژ هەیە بۆ گەشەکردنی ئەم قارچکە. ئەم قارچکە سەرەتا کە گەشاکە مایسیلیۆمەکە گەشاکات و ئاوا پانە بێت گەڵاگەڵایی ئەم قارچکە و من ئەم ساڵ تاقیکردنەوەی کەم کردووە قارچکی پەمەیم بەرهەمهێناوە لەگەڵ قارچکی ڕەش پارساڵ قارچکی شێر ئەلاینم بەرهەمهێنا و قارچکێکی تایبەتە بەڵام بۆم کەشوهەوە بۆم ئینەی ئێرە نابێت لەبەرەوەی ئێمە تۆزێک کێشە و گرفتمان هەیە نەقسی کارەبامان هەیە بەڕاستی و نەقسی ئاومان هەیە و بۆیە کەشوهەواکە ناتوانین بە تەواوەتی ڕاگرین